یەکەمین فیستیڤاڵی پاییزە بۆ نیشاندانی بەرهەمە خۆماڵیەکان و کاری دەستی ژنان لە پارکی لازۆی قەزای پێنجوێن کرایەوە. لەم فیستیڤاڵەدا نزیکەی 50 باخەوان و خاوەن کارگە و ژنانی دەستڕەنگین تێیدا بەشدارن و بەرهەمە خۆماڵیەکانی وەک گوێز و هەنگوین و شۆکە و دۆشاویت و خواردنە خۆماڵیەکان و کاری دەستڕەنگینی ژنان نمایشکرا بوون. سیڤە عەلی ئەندامی دەستەی ڕێکخەری فیستیڤاڵ سەبارەت بە گرنگی و ئامانجی کردنەوەی فیستیڤاڵەکە بۆ ژن هاتووە. پێمان خۆش بوو وەکو یەکەم جارە لە پێنجەنا بکرێت وەکو هەموو شارەکانی تر فێستیڤاڵی پاییزەمان هەبێ بۆ بەرهەمە خۆماڵیەکان و ئەو بەرهەمانی کە لە پێنجەنا زۆر باوە پێنجم پێی بەناوبانگووە. بە خۆشحاڵیەوە ئەوەی کە جێ خۆشحاڵی بوو ئافرەتان بە شێوەیەکی زۆر باش زۆر بەرچاو بە خۆشحاڵیەوە پێشوازیشان لێ کرد و بەشداریشیان کرد. سروە عابید ژنێکی بەرهەمهێنی ناوچەی هەورامانە باس لەوە دەکات لە کاتی ئامادەکردنی بەرهەمەکان لەگەڵ ژنان بە هاوکاری یەکتر کار دەکەن و ڕۆژەکەیان وەک سەیران بەڕێ دەکەن. لە هەڵەبجەوە هاتوین خەڵکی هەورامانین بەرهەمی هەورامانمان هەیە هەڵساوین بەم ئیشە دۆشاوی تومان هەیە سرکەی سێومان هەیە ڕبە هەنارمان هەیە ئەمانە توی بێناوکن ئەمانەش توی بەناوکن ژنەکان خۆمان یعنی جاری وایە لەوانەیە بە کرێژ بیگرین و وەکو یارمەتیمان ئەیەن و ئیتراوە لەگەڵمانە هەمووی ئافرە دەچین کۆیەکەین و ڕۆژێکی ژەیکەن وەکو سەیرانیشی لێەکەین و چەند جارەچین یعنی وەکو تووە یا گوێز بێ یا ئەم شتانە لە کوڵاندنیانە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان ئێمە شتەکان لە کیزەنین لە ماڵەوە هەر هەمومان بە عایلەی لە کیسی ئەنێن و گەیاندنمان هەیە بۆ شارەکانی عێراقیش بۆ کوردستان هەر هەمووی بۆ پارێزگا دهۆکە هەولێرە هەتا کەرکووکە هەمووی ئەگەین هەتا بۆ دەرەوەی وڵاتیش ئەوەیە پۆستی ئەەکەن خۆی ئێتەوە ئەو کەسە خۆی با لەگەڵ خۆی ئێمە ئیشێگەکەن گەنجێک لە پاڵی خۆمان ناخێنە سەر ئیشەکە وەکو ئافرەت بێت ئەو کەسەی خلیج بێت تەواوی کرد بێت دوای ئەوەش ئێمەش بەرهەمەکانمانین لە فیستیڤاڵەکانە عەرزیەکەین کە لە فیستیڤاڵەکانە عەرزمان کرد دوای فیستیڤاڵەکە داواکاری هەیە بۆی. ژنانی دەستڕەنگین سەبارەت بە گرنگی فیستیڤاڵ و نیشاندانی بەرهەمە خۆماڵیەکان بۆ ژن هادووان. سپاسی ئەم ڕێکخراوەش دەکەم کە هاتوون بۆ هاوکاریە و وڵات سوودی زۆر هەیەیان بۆ ئێمەشم بۆ وڵاتیان ێستا بڵێن ئێمە زۆر داشکاننمان کردوەوەی لە دوکانەکان بۆ خۆشمان ئیسفادەیەکی باشی لێەکەین و ئەم هاوڵاتیان بەسی خۆی ئیسفادەی لێک ئیستیڤاڵە کرێتەوە ئیتر هەفتانە ماڵمانە ئەچین بڵێن لە پارکی ئازادی لە زۆر شوێنێک دەکرێوە ئێستا جارە هاتوون بۆ ئێرە سپاسیانەکەین تایبەت بە وەرزەکان نییە ئێستا بۆ نمونە ئەو شتێ بەکاری ئێستا ئەو شتێک کە ئێمە ئیشی دەستی لەسەرەکەین بۆ هەموو کاتێ بەکارێک نەک هەر وەرزە بەهاریەکان بۆ هەموو کاتێ بۆ نمونە ئێستا بڵێن کڵاوە کۆڵوانەیە میخەکە ملوانکەیە شتێنە بۆ هەموو کاتێ بەکارێت بۆ هەموو کاتێ بەکارێت نەک هەبڵێن وەرزە بەهاریەکان بەس داوان لێکن پێمان خۆشە لە هەموو شارۆچکەکان بەردەوام بێن فیستیڤاڵانە ماڵانە نەک هەر بڵێ ساڵانە ماڵانە هەفتانە. ئێمە بەشداریمان کردووە لە سلێمانی بۆ پێنجوێن بۆ ئەم فستیڤاڵە فستیڤاڵی پاییز زۆر شتمان لێرە پێشکەشی خەڵکەکەین وەکو هونەری دەست لێرە بەرهەمە خۆماڵیەکان زۆر بوو تەنانەت بینیمان کە فەلاحەکان لێرە بوون هەنێ بەرهەم هەبوو وەکو نۆعێ پەتاتە بوو بەڕاستی من نەمبینی بوو هێنا بوویان بۆ ئێرە کە فەلاحەکان تر ببینن و بەڕاستی سفادەی لێ بکەن و ئەوان بتوانن ئەو بەرهەمە پێشکەشی خەڵکەن. هەموو بەروبوومێکی خۆماڵی لێرەکە کاری دەستی زۆر جوانە هەموو کارە دەستەکانی لەگەڵایە هەموو ساڵەیە یادە بکەن و ئەم فستیڤاڵە لێراکە بکەنەوە و دەستخۆش بینیان لێەکەین زۆرش. بەشداربوانی فیستیڤاڵەکە دەڵێن
ئەم جۆرە فیستیڤالانە دەتوانن هاوکار بن بۆ ناساندن و بە بازاڕیکردنی بەرهەمەکانیان. هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی شارەزور و هەورامان و سلێمانیەوە بۆ کڕینی بەرهەمە خۆماڵیەکان ڕویان لە فیستیڤالەکە کردووە و بۆ ماوەی 2 ڕۆژ فیستیڤاڵی پاییزەی پێنجوێن بەردەوامی دەبێت.